بە خێراتنتان دەکەم هیوادارم بۆ ئەو ئافرەتانە و هەر ئێمە و هەموو ئەو کەسانی کە لێرە بەشدارن لەو پێشانگایە بازارێکی باش بێت چون لەوانەیە لە هەفتەکانی داهاتوشدا وەکو هەفتە بازاری لێدێ هەموو هەفتەیەک ڕۆژانی چوارشەمبە ئێرە بەردەوامە. تایبەتە بە ئیشی دەستکرد و دەستڕنگینی ئافرەتان وهی پیاوانیش بەشدارن شکر لە پێشانگاکەدا بە خۆشحاڵیەوە. من بۆ خۆم ئێمە بخۆمان وەکو ستافێکین گروپی کار دەکەین و لە هەیە لە گوکڵا و جلوبەرگی کوردیە خۆشنووسیە ئەکسسواراتە دوای کاری سووف و ئەوانەیە و زۆر شتیکەیە جوانکاری ناوماڵ و لە هەموو شتانەمان هەیە دروستی دەکەین. من پێم وایە هەموو ژنانی کورد بەعام هەمویان هەریەکە و دەستڕنگینیەکیان هەیە و دەتوانن ئەگەر بۆ خۆیان دەتوانن بەرهەمێک پێک بێن و داهاتێکیشیان بێت و ئەگەر لەو پێشانگایانە بەشداری بکەن دەتوانن مانگانە بۆ خۆیان داهاتێکیان ببێت و داهاتێکی هەرچەند کەمیش بێ بەس سەربەخۆیی زۆر خۆشە. ئەوڕۆ بە بۆنەی ڕۆژی کراس کوردی ڕۆژی کوردەواری خۆمانە ئێمەش هەموو ئافرەتەکان هاتنە ئێرکانە هەر کەس کاری خۆی هینایە لێرکانە دادەنێ و گوتیان هەموو چارشەمان ئینشاڵڵا دادەنێن لێرکانە ئیشی حەبلە تێپلۆمپۆ و جوانکاری ناوماڵە شتی متبەغە ئەو شتانەیە شتی ناوماڵەیە. دڵخۆشم بۆی کە هەفتە بازار کرایتەوە لێرکانە ئینشاڵڵا هەموو چوارشەمان دێنە ئێرکانە هەموو هەفتەی ئەشای خۆمان دێن دادەنێ عەرز دەکەن و فرۆشنێ. وڵی ئەوە هەفتە بازارە کراوەتەوە لە بەردەم پارکیشانە دەر هەموو هەفتەیەک بەردەوامە ئێستا کار دەستەکان خۆم عەرزکرد ئەکسسوارات ئافرەتان و تەسبیح وڵی داوای دەکەم وای کە توانای هەیە بێتە دەرەوە تواناکەی خۆی دەرخات یعنی ژن فەرقی نییە هەر ئیشێک بکات سەربەخۆیی بتوانێت هەوڵ بدات بۆ داهاتووی خۆی ینی ئەوەمە بن هەر لە ژوورۆ بێسەوە بۆمە زۆر باشەمە هەر لە ژوورۆ چی بکەین ینی شتایشێک بکەین باشترە لەو هەفتانە دین کارەکانی خۆمە عەرز دەکەین فرۆشتنی باشمان هەیە دەبێت ئینشاءڵڵا هەر کارێکی داواشی بکە خەڵکی دروستی دەکەین ینی لەسەر ڕەغبەت. من شەوقم خاوەنی براندی شەوق ئۆرگانزام یەکەم براندی تۆربان سەرقاڵم بە ئیشی تۆربان و بێرێت و لەگەڵ ئیشی گەلابی ئەوەکە ئەوەی خۆم تەرکیزم لەوەم کردووە کە ئەو ئیشانەی دروست دەکەین کە لە ناو کوردستان دروست کراوە بە کواڵەتی بەرز و بە شێوەیەکی زۆر باش ئەو شتانە کە مەوادی ئەوەلی کە دەیهێنن هەر لە ناو کوردستانە لە ناو هەولێر دروست کراوە. من وەکو ژنێکی لە ناو کوردستان بەشداریم کردووە بەم بازارەیە کە هەدەفی ئەو بازارەی کە ئیشی ئەو خانمانەی کە بەرهەمهێنانی خۆیانە کە دەربێنن بۆ خەڵک بۆی بزانن ئەو کەسانە بزانێت کە ئەو ژنانە لە ناو عێراق و لە ناو کوردستان کە بەرهەمی خۆیان هەیە بە کواڵیتی بەرز دروست کراوە و بە شێوەیەکی زۆر چاک کراوە و کاتوانامان هەیە کە ئیش دەکەین و ئەتیما دەکەین لەسەر خۆمانە.